خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامی نەچینە لای تەورێکی تری پرۆگرامەکەمان کە باس لە شێوازی هەڵگرتنی خۆراکەکات چۆن لە سەرەتایە باسی و خواردانم کرد بە چێژەوە بەڵام ئەوەنەش گرنگە ئێمە بزانین چۆن ئەو خۆراکی ڕۆژانە لە ژەمەکانە هەمانە یاخۆ ئەو خۆراکەی کە وەکو سەوزۆ میوەکانە گۆشتەمەنیەکانە شیرەمەنیەکانە ئەمانە چۆن بتوانین بە شێوازێکی باش بە پێی پێویست بەکاری بێنین ئەگەر زۆر زەرور نەبووین هەڵی نەگرین ئەگەر هەڵماگرت چۆن هەڵی گرین و لەکوێیە هەڵی گرین و چۆن بتوانین جارێکی تر بەکاری بێنینەوە هەندێک کەس هەیە لە ماڵە خۆراکەکەی ماشەڵڵا ئەمەنە زۆرە برنجێک و شلەیەکی ئەمەنە زۆری لێناوە بۆ ئێوارەش گەرمێکاتەوە ئەشێڵێتەوە گە ژەمی کەژێکی کا و یەکی کەش تۆزێکی لێبخوا ئایا ئەمە ڕێگایەکی تەندروستە ئەمە و چەندین خۆراکی تر ئەبێ بە پێی شوێن و کاتی خۆی ئەم خۆراکانە هەڵبگیرێ بووی زانیاریمان هەبێ لەسەری و ئێمەش بتوانین لە نێو ماڵەکانی خۆمانە و یاخو لەو شوێنانی کە ڕێستۆرانتن کە زۆر جارێمە سەردانیانەکەن ڕێژی خواردن دروستەکەن ئەوانیشە بێت چۆن کار لەگەڵم خواردنانەیە بکەن بۆیە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد فاروقمان کردو و مامۆسای زانکۆ و پسپۆڕی سەلامەتی خۆراک کە بە ڕێزیان ئێستا لە لای ئێمە میوانە زۆر بەخێبیت زۆر بەخێبی دکتۆر من یەکسەر بۆ پرسیارە دەست پێەکەم هەتا بتوانین ئەوەنە بەکاربێنین کەی خۆین بەڵام چۆن ئێمە مامەڵە لەگەڵ خواردنا بکەین چۆن هۆشیاریمان هەبێ لەسەر ئەوەی کە لە هەموو ڕوەکانەوە ئێمە سوودمان دەبین ئابووریە لە ڕووی بەکارێنانی کەم و لە ڕووی پاشەوە ڕۆژەوە باشکە و بۆی کامنیت و پاشماوەکە خواردن تا چەند پێویستە ئەوەنە دروستکەین ئەوەنە بخۆین ئەنجە دوای چینە سەروی چۆن هەڵیگرین خۆی ئەمە خواردن بۆ خۆین بۆی سوودێکی تەندروستی لێوەرگین بۆ ئەو پێکاتە پێویستانی لە خۆراکەکە هەیە بتوانین جەستەمان کە داوایەکە وەری بگرین بەڵام لەمە گرنگترەوەی تا چەنە و خواردنە سەلامەت ئەتوانین وەریگرین بۆیە باشترین ڕێگە بۆی ئێمە زۆر جار ئەم پرسیارە دروستە بێ ئەڵێن بۆ هەمومان داوای خواردنێکی فرێش و تازەکەین چونکە کواڵیتیەکەی باشە پێکاتەکانی ڕێژەیەکی باشتریان هەیە بۆی جەستەمانەوەی کە پێویستمانە وەریگرن بەنسبەت خواردنیشەوە هەتا بتوانرێت بۆ کواڵیتی کە پێویستە بتوانین وەریگرین بۆی ئەگەر کەم بکرێت لە کاتی پێویستە بخورێت دوورکەوینەوە لە هەڵگرتن و دووبارە بەکارێنانەوەی بە دڵنیاییەوە باشتر و سەلامەترە بۆیە باشترین ڕێگاوەیە کەم بکرێت ئەوەندە بکرێت کە ئەخورێت چونکە ئەمە دوو هەدەفیتە یەکەمیان ڕێژەی بە پاشە ڕۆبوون کەمەکەیانەوەی کە فڕێدرێت و کە ساڵانە ئاماری زۆری لەسرە دومیشان ئەو خواردنە بە سەلامەتی وەرەگرین کە بە سەلامەتی وەرمانە وەردەمانگرت دوورەکەینەوە لە هەندێک حاڵەتی نەخۆشی و ژەهرایی بوون و بابەتانی کە هەن زۆر باش بەسیتر بمانەوێت نەمانەوێت زۆر جار خواردنی شەمەنێتەوە دکتۆر بەتایبەتی کە میوان هەبێت بەتایبەت کە میوان هەبوو یا زۆر جارە حاڵەڵە بۆ نمونە دەستم بە کەم ناڕوە هەر ئەبێ ئیلا تۆزێک دروست بکەم ئەمێنێتەوە یا بۆ نمونە گەرمیەکە بۆ مناڵەکان باشە دکتۆر بەڕاستی ئەبێت ڕێنمایەکەم بۆ ئەم هەڵگرتنی خۆراکە چی بێت ئێمە پلەیەکی گەرمیدانرا پێوترێت دانجەر زۆن واتە ناوچەی مەترسیدا لە بینی پلەی گەرمی 5 بۆ 6 واتە ئەبێ ئێمە هەموو بە هەموو شێوازێک خواردن لەم پلە گەرمیە بپارێزین کە پلەی گەرمی ژوورە بە ئاسایی واتە بێ خواردن لە خواری پلەی 5ەوە هەڵبگیرێت کایتر دوای ئەڕات بۆ ناو ینی با بڵێن لە 5 تا 0 سەلاجێ کە لە ناو سەلاجاڵە گیرە بۆ ماوەیەکی دیاریکراوە ئەگەر لە سەلاجێ شاڵنەگیرەکە پلەی بەستنمانێ لە خواری سفرەوە کە هەندێک خۆراکەیە لە ناو فرێزەرەکانە پارێزگاری دیەکەین دکتۆر ئێستا هەوا ساردە ببوورە قسەکەشت ئەبڕم کەسی وایە بۆ نمونە بە قەولی جەناب شەو میوانە تۆ منجەڵەکانە ئەڵێ لە باڵکۆنەکەدای ئەنێم هەوا خۆ بەقەت سەلاجەکە تقریبان ساردە لەسەر تەباخەکە دایانێ لەسەر تەباغەکە دکتۆر بەڕاستی ئەمە باشە ڕێگەیەکی دروستە یان نە ئیلا ببخرێتە ئەبێت یەکەم کاتێک ئێمە خواردنەکە دوایمانەوە تەوان بە پێی جۆری خواردنەکانە گەڕ زۆربەی زۆری خواردنەکان لە بینی سعاتێک بۆ 2 ساعت لە ڕووی علمیەوە لە ڕووی زانستیەوە پێویستەکە بمێنێتەوە لە پلەی گەرمی ژوورە کە ئەڵێن پلەی گەرمی ژوور بەڵام کە ئێمە ئەڵێن ئێستا کەشوو هەوا باشە ئەخۆ ژوورەکانمان گەرمن هەمووی تۆ کاتە پلەی گەرمی بە دڵنیەوە چێتە دانجەر زۆن کە پلەی گەرمی ژوور لە بینی 25 بۆ 30 پلایە کە لەو پلای هەڵەگیرێ بۆیە بە پێی زۆربەی زۆری سەرچاوەکان لە نێوان سعاتێک بۆ 2 ساعت زیاتر ناتوانرێ پارێزگاری لێ بکرێت لە پلەی گەرمی ژوورەوەتە لەسەر تەباغدانرێ یان لەسەر کەوانتەرەکان بەجێ بهێڵێ چونکە لەو کاتەیە گومانی خراپبوونی زیاترە لە خواردنەکە لە دوای 2 ساعت کامێنێتەوە باڵکۆنەکە ئاساییە ئەخ لەکوێ دانرێت چونکە یەکێکی تر لەو ڕێگانی کە بۆ پاراستنی خواردنە لە چی کۆنتێنەرێکە هەڵەگیرە چونکە گرنگیشە کە بە شێوازێکی زۆر باش هەڵیگری یەکەم نابێ خواردن بە گەرمی بخرێتە ناو شتێک و بخرێتە سەلاجە بێ سات کرێتەوە پاشان لە کۆنتێنەری تایبەت بە خۆی هەیە ئێستا لە بازاڕەکانە هەن بە شێوی پلاستیک شتی باشمانێ لە کواڵەتی باشیانەیە لەوا بە جوانی
ئەبێ قەپات بە بێواتە هیچ با بڵێن چونکە زۆر جار بۆن وەرەگرێ زۆر جار لەناو سەلاجەکە شتی کەمان هەیە دکتۆر بۆ نمونە لە منجەڵە فافۆنەکە برنجەکە کاتە ناو سەلاجەکە کاتامە باشە نەکوتمە بێ کۆنتێنەرەکە بە تەواتی کۆنتێنەرێکی داخراوە بێ ئێمە یەک بابەت هەیە زۆر جار لای هاوڵاتی خۆمانە بێ بە پرسیار خەڵک دەڵێ بۆ نمونە چەند ساڵە من شتم کرۆ دوور بووم لەم حاڵەتانە بەڵام حاڵەتیشمان زۆرە کە تووشی ژێرایی بوونە بن لەبەر یەک حاڵەت ئەمە دەرناکەوێت ئێمە هەتاوەکو ئێستا لە ناوەندەکانی تەندروستی ئامارێکی تایبەتمان نییە کە ئەو خەڵکی تووشی سکێشە بێت چێتە نەخۆشخانە هۆکاریم سکێشەی چی بوو تووشی ڕشانەوە بێ زۆر جار هۆکارەکەی چی بوو لەبەرەوە ئامارمان نیە دیارنی ئەگینا حاڵەتی ژێرایی بوونمان زۆرە چونکە زۆربەی لە سکچوون ئەدەرەکە یان تووشی سکێشێکی ناڕەحەتێکە ڕشانەوەی ئەمە نیشانەکانێتی چونکە باشترین حاڵەت ئەمەیە کە بڕی شیتەوەیان تووشی نەخۆشیەکە و کەسێک کە ژێرایە بێ تووشێکە لەم حاڵەتانە بێ بۆ ئەو مادە پیسێکە لە چۆتە جەستەوە دەرچێت بەڵام حاڵەتەکە هەیە بەس هاوڵاتی خۆمان زۆربەی جار کە کاتێ باسی ئەم شتانەکرێ چەند ساڵە من کردویشم و خواردنەکەیشم لەسەر تەبەغدانا و بەیانیش هەستاوم خواردنەوەی چم لێ نهات خۆی لەوانەیە بە یەک جار و دووجار دەرنەکەوێت بەڵام ئەمە گەرماوەیەکی دوور بوو لەگەڵ یا بڕووی لەوانێت زیانی زیاتر تەمەنەکانیش دەورە بین ئێمە تەمەنی ئەو حاڵەتانەمانەیە کە زیاتر مەترسیان لەسەر مناڵە ئافرەت و پیاوی بەتەمەنە ئافرەتی دووگیانە ئەو کەسانی کە نەخۆشیەکانی با بڵێن سیستەمی بەرگریانێ تاوان ئەمانە نیشانەکانیان زۆر بە خێراییتر لەسەر دەسەکە بەڵام گەنجوانی کە بەتوانە بەدڵنیایە چەند حاڵەت چەند جارێک لەوچە سەلامەت باشە دکتۆر با ئێمە خواردنەکان جیا بکەینەوە بۆ نمونە ئێمە ژەمی بەیانیانمانێ زۆرتر شیرەمانیەکان ماست و پەنیر و ئەو بابەتانی کە پێیوەستە بە ژەمی بەیانیانە زۆر کەس ڕاتووە ئەم پەنیرەی کە کڕیوێتی تر قاشێکی گەورەی ترم بەیانی دەریێنێ قاشێکی لێکاتەوە لەسەر قاپێکی خاتۆ ناو سەلاجەکە کە ئەزانی ئەمانە زۆرترین بەکتریا و ڤایرۆس و ئەم بابەتانە لە خۆی کۆکاتەوە چۆن بتوانین با لە خواردنی بەیانیەوە دەست پێ بکەین چۆن مامەڵە لەگەڵ شیرەمانیەکانە بکەین و بەپێی پێویست ئایا باشە ئێمە ئەم خواردنانە بۆ ماوەی هەفتەیەک بەکاری بێنین و بەردەوام دەریبێنین و بەکاری بێنینەوە زۆر جار هەرچەقۆکەیە مرەباکەشی پێخۆیت و قاشە پەنیرەکەشی پێلەکەیتەوە ئەم کارلێکانە دروستە بێ ئایامانە بنە خواردنی ئەمە یەکسەر داخڵی پیشەسازی خۆراکە ڕێن ئێستا ئەمە گەسەریکەن لە پیشسازی خۆراکە بۆی بتوان خواردنی سەلامەت بن بە خەڵ خواردنەکانیان هاتوون تەوزیعیان کرد تاوانە پێشتر نەبوو خواردنی وشکراوەمانێ ئەو خواردانەمانەیە کە بە شوی فرێشە درێن کۆمەڵی خواردنیشمانێ لە قوتون دراو کراون هەندێکشمانێ خراون بە فرێزەرە بە دەیری پرۆدەکتەکان کە شیر و ماست و بەرهەمەکان تاوان ئەمانە هەمویان ئەتوانڕێ پارێزگاریان لێ بکرێت لە ناو سەلاجە بۆ ماوەیەکی کەم بەڵام شێوازی هەڵگرتنەکەی نمونەیەکی باسی دەگە سەیریکەن پەنیرەکەی کڕی با بێنە سەر پەنیری کوردی کارمان بە زەحمەت بتوانڕێت لە 3 ڕۆژ زیاتر لە سەلاجای پارێزگاری لێ بکرێت تێکە چێ یعنی ئەگەر هاتوو لە کۆنتێنەری زۆر باشیشە هەڵبگیرێت یعنی شتەکەی بە تەواتی داخرابێت شیر بە هەمان شێوە لە سەلاجایە داینێ ئەمە باسی چیەکەم ئەو بەرهەمانەی کە بە شێوازی فرێش بەڵام بابەتێکی ترمانێ مەسەلەی تەسنیع و پیشەسازی خۆراک ماستێکی پیشەسازی خۆراکیان شیرێک کە لە مەعاملە دروست کراوە ئەتوانرێ بۆ ماوەی 2 هەفتە مانگە 2 مانگی بە پێی ئەو پرۆدەکتی کە لەسەری نووسرا لە سەلاجایە دانێت و هیچ گرفتێکی نیە بۆ چونکە لە بواری پیشازیە کۆمەڵێک مادە هەیە کە زیاد دەکرێت کە پیانەترێ پریزەرڤی فود بۆی بتوانرێت تەمەنی و شەڵڤلای پێم خواردنە زیاد بکرێت بۆیە ئەکرێت لێرە ئەوتم ئەو مادانەی ئەو بەرهەمە شیرەمانانی لە کارگەکانە ئەهێنرێتە ناو بازاڕکە هەمانە بە شێوازی لەی بوو لە ناو سەلاجایە توانرێ ماوەیەکی زیاتر پارێزگاری بەڵام لێرە پرسیارە دروستە بێت دکتۆر ئێمە هاوڵاتی ئەڵێن ئەو شتانی لە قوتونراون ئەو شتانی لە کارگەکانە بۆمانە هەندێک جار مادەی پارێزراوی تێ ئێمە ژەڵین با لەو مادە پارێزراوانە دووربینە تا فرێش بێ باشترە تۆ بۆ چوونت چیە لەسەرەوە خەڵکەسە بووی سەر لێشاویمان لە دروست نەبێ بڵێن ئەمە مادەی پارێزراویتیە لە بەروی کە مانگێک بەکاری بێنم لەوانەیە ئەو مادە پارێزراوەش بۆ خۆی زیانێکی بێەوە جەست بە دڵێ من کە شیر وەرگرمە تا شیرێکی فرێش وەستابێ ناچم شیرێکی کارتۆن کڕم کە بۆ ماوەی 3 مانگ ینی بێ هەر هاوڵاتی خۆمانە سەیریگە شیرێکی فرێش کە لە بازاڕی کڕی لە سەلاجەکە داینە شیرێکیش کە لە کارتۆنە ئەیەنی هەر لە سەلاجەکە داین بۆ ئەمە بۆ ماوەی 3 مانگ توانرێ بمێنێتەوە ئەی بۆ ماوەی 3 ڕۆژە بمێنێت کاتە کۆمەڵێ چێ دەبواری پیشەسازیە کاتە شتی بۆ زیاد کراوە ئەم شتەی بۆ زیاد دەکرێت بۆچی بۆی تەمەنی خواردنەکەی زیاد کە ئەم زیاد کراوانەیش لە ڕووی قانونیەوە بە پێی یاسانە دەوڵەتەکان ڕێگە پێدرا بەڵام لە لیمیتێکی دیاری کراوە تا ڕێنجمان هەیە بە PPPمانەی کە بۆی دانرا بەڵام بە دڵنیاییەوە زیانیە بێت لە دواترە بەڵام ئەم لیمیتانە دانرا پێوترە سیڤ لیمیت واتە لیمیتێکە بۆ من ئێستا بەکاری بێنم بەڵام کێشەمان زۆرجار لەگەڵ ئەکیومیلیشنی ئەمانەیە کۆبوونەوەیانە لە جەستەمان کە دوای چەندین ساڵ کێشەکان دروست دەکەن من هەمیشە قسەیەکەم بەڵام ئامارەکانی نەخۆشخانەی هیوە ئەمڕۆ وەرگرە باشترە لە سبەین
بۆ زیادەکە چونکە ئەمانە کۆبووەی چەندین ساڵ پێشترە یعنی ئەگەر ئێمە لە زۆربەی وڵاتی پێشکەوتەکانە ئێستا ئێمە تەنها بتوانین سێکتەری خۆراک لە ڕووی کواڵیتی و سەلامەتیەوە بپارێزین ئەتوانین ڕێژەی داخڵبوون بە نەخۆشخانەکانمان زۆر کەمتر بکەین واتە وەزارەتی تەندروستی تەنها لە ڕێگەی پاراستنی کواڵیتی سەلامەتی خواردنەوە ئەتوانێت داهاتی ئەو داهاتی کە لە بواری تەندروستی سەرەکە زۆر لەو ڕێژەیە کەمتر کاتەوەکەیە چونکە بەشێکی زۆر لەو نەخۆشانێک کە ئێمە تووشیە بین کە گرنگیشی پێ نادەین بە دڵنیای خۆراک. دکتۆر محەممەد ئێستامادەم باسی هەڵگرتنی خۆراکە لانەی لە ماڵی زۆر بەمانە ئەمە ڕووبات بۆ نمونە زەیتونمان کڕیوە بە فەلکڕیومانە لە ناو قاپەداومانەوە وردە وردە بەکارهێنی ئەڵەی کەڕووە توێژێک سەری ئەگرێ سەر ئاوەکەی کە لەو قاپادامانە یان خەیار شۆر ئەم دوودانە زۆر ڕوئەیە نازم بەڕێزت بینیوتەیانە ئەو کەڕوە ئەگەر من هەڵم نەکردبێت سەری ئەگرێت زۆر جا خاتونەکە لای ئەبا ئەی ڕژێنە کەڕوەکە ئەو توێژەکە بەسەریەوە بووە یا ئاوەکەی ئەگۆڕیا بۆ مناڵێتەوە لام بەرباقەکەی دێ بەکاری هێنە لە ڕووی زانستەوە ئەم کەڕوە هیچ گرفتێک دروست ناکا بۆ ئەو خواردنە مۆڵ دیکە لە گرفتەکانی مۆڵ بە تایبەتی لە مۆرزایە نەک لەسەر ئەوە ئێستا بچینە ناو بازاری زۆربەی ئەو شتانەی کە لەسەر عەرەبانە دانراوە پشکنینی مۆڵیان بۆ بکەین زۆربیان هەرەوەی کە بەڵێ کەڕوو ینی زۆربەیان لە پشکنین دەرناچن بۆ چونکە کەشوهاوەکە وایە لەبارە گەورەترین کێشەمان لە مۆڵدا جۆرێک لە سپۆر جۆرێک لە تۆکسین دروستەکە ئەگەر ئەم تۆکسینەی دروست کردبێ بیخۆی بە دڵنیاوی کێشت بە دروستەکە ئەگەر لەواتەی خۆیان جیاکرە تاانە بابەتە لە دۆشاوی تەماتیشە هەمانە دۆشاوی تەماتە زۆر جا لە سەلاجایەکە دانی و دروستە خۆی سەیفترین ڕێگە سەلامەترین ڕێگەوەی بەکارینێن بەڵام لە حاڵەتی بەکارهێنانە کە بەکارهێنا ئەکرێت ئەو بەشە بەڵام ئایا چۆن دڵنیابی کە ئەم کەڕوە ژەهری دروست نکرد بە ڕێ پشکنینەوە دڵنیابیتەوە تەنها بێ پشکنینی ئەو تۆکسینانەی کە هەیە بۆی بکرێ بەڵامی تر هەیە لە چونکە ئەوش کاتێ یانەوە نیە بڵێ ئەمڕۆکە کەڕۆکی دروست کرد لە ماوەی سەعاتێکە سەر سپۆر و دوای ژەهرەکە دروستەکە بەڵام ڕێگەیەکە وەکوتم ئێستا ئێمە لەسەر شاشە بڵێن لای بەرەوبی خۆلەوە چێمە چەندین قسە دروست بکەن بەڵام باشتر وایە بتوانی بەکارینێن مەسەلەی زەیتون و خیارشور ئەمانە یەکێکە لەو ڕێگەیانەی کە ئێمە بەکارێنی بۆچی بۆی زەیتون بۆی تەمەنی ئەم خواردنە زیادکەین لەم ڕێگەیەوە کە لە ڕێگەی ترشانیان تەخمیرەوەی بەڵام ئەو کاتێ و گرفتانە دروستەوێ باشتر وایە بەکار نهێنرێت. باشە باسی ئەو شیرەمانیەکانمان کرد بینە سەر ئەو خواردنەی کە ئیتر ڕۆژانێمە بەکارێنین یەکێک لەو خواردنانەی کە ئیتر بەردەوام لەسەر سفرەکانمانەیە برنجە برنج و شلەیە کە ئیتر دروست ئەکرێت و ئەیخۆی برنج هەڵگرتنی بۆ چەند جار پێویستەوە چەند جار پێویستە گەرم کرێتەوە کەیت من بەشێکی خۆم خوارم نیۆڕێ مەنجەڵەکە هەڵگرت جارێکە گەرمی کەمەوە یاخود ئەوەی کە پێ ڕزی وتی بەسەرەوە دروستکە تا و کاتەی خۆی بەڵام زۆر جار ڕێ زیابانی ڕژم ژەمی کە سوودی لێبینم بەپێی زۆربەی سەرچاوە زانستەکان لە ماوەی 1 سەعات لە دوای خواردنەکە ئەتوانی هەڵیگری لە سەلاجە بە مەرجێک لە دەفرێکی پارێزراوە بێ لە کۆنتێنەرێکا بێ کە سەیڤ بێ لە ماوەی 1 ڕۆژ بۆ 3 ڕۆژە تۆنڕێ لە سەلاجای هەڵگیرێ لە 1 جار زیاتر ناتوانرێت گەرم کرێتەوە ئەمە ڕێگە زانست ئەو دەفرێکە تایە پلاستێکێکی جوان کە قەپات هەوا گۆرچەیتیانە باش لە پلەی چەند نابێ باشە بۆی کە لە سەلاجە لە خوارد پلەی 5ەوە هەڵەگیرێ لە 4 بەڵام لە پلەی گەرمی ژوورە لە دوای سەعاتێک زیاتر تا 2 سەعات زیاتر کەمایە باشتر بەپێی زۆربەی سەرچاوە زانستەکان باشترە بەکار نهێنرێت. جاتوکسە لانەیە لە ماڵی هەندێک بە تایبەتدا پیر و ئەوانەیە ئەمە زۆر ڕۆیە بۆ نمونە قاپێک ماستی هێنا ترشیاتی هێناوە هەندێک جار خواردنەکان ئەی کاتە بە فرگرەکەوە ساردکەرەکەەوە بەڵام سەری دانێنێتەوە بۆ نمونە کردوێتە منجەڵێکەوە کردوێتە دەفرێکەوە سەری نییە ئێستا کاتە لەم کاتا بە پێ قسەکەی بەڕێزت ئەمە باش نیە چون هەم بۆنی ناو سەلاجەکە ناخۆشەکە هەم خۆشی لەوانەیە خطاب بێت و تێک بچێت برنج توانایەکی زۆر باشی هەیە بە وەرگرتنی با بڵێن ئەو میکرۆب و بەکتریانی کە هەیە وەکوتم ئێمە لە کۆمەلگایەکین ئەتوانێت بڵم چەندین ساڵە هەمومان ئەومان کردو و برنجی زیاتر لە جارێک گەرمان کردوێتەوە ئەویشمان سەلامەت بووین بەڵام هەندێک ئاسەوار هەیە بە تایبەتی لە برنج ئەو جۆرە بەکتریایی کە هەیە جۆرێک لە ژەهر دروستەکە ئەم ژەهرە زۆر جار باڵێن بە گەرمکردنیش لە ناو ناچێت کە بە گەرمکرد لە ناو نەچوو ئەچێتە جەستەتەوە لە جەستەتە یەکسەر زۆر جار عراز دەرناکەێت نیشانەکان دەرناکەێت وەکوتم کۆبوونەوە لە لەشا دروستەکە ئێمە ئێستا مەسەلەیەکمان هەیە زۆر جار لەسەر شاشەکان باسی کانزا قورسەکانەکرێت کە لید و ئەمە کە هێڤی میتاڵی پێوترێت بە باڵێن زاراوەی زمانی ئینگلیزیەکەی ئەمانە شتێک نییە من بیخۆم و دوای سەعاتێک یەکسەر نیشانەکانی دەرکەین دوای 10 ساڵ ئێمە ئەی خۆین دکتۆر ئێستا لە بەشێک لە
با بڵین لە زۆر شتا هەمانە ینی با پیسبوونی کەژەوە منەمە هۆکار نەبین ینی بەشێک لەو بنزینەی کە بەکارێن لە زۆر جارە دوو کەڵێ چێتە سەرەوە خواردنە هۆکار دروستەکە ژینگەمان پیسە زۆر جار لەو خواردنانەی کە ینی هەیە ڕێژەیەکی تیا هەیە خواردنە گەرمکراوەکانە هەیە مەبەستم لە پرسیاری ئەگەر خوانە خواستە کانزای قرس لە هەر شتێکا بێ بە هیچ شتێ لە ناو ناچێت ینی بە خوانە خواستەوە نیە شتێک بڵێ بە گەرمیکردن منەتوانم ئەمە لە نابرم ناخێر بە هیچ شوازێک بەڵکو لە خواردنەکە شتە جەستە ئەمەش ئێستا بەهۆی ئەوەی کە ڕێژەکە زۆر بووە بۆی پیشبوونی کەشەوەوە ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی ینی با بڵێن ئەوان هاتوون لیمیتەکان زیاد کردووە لە ناچاریا زیادیان کردووە چونکە هەر کارە ساتەکە دروستەکە بۆی ئەم بابەتە هەیە بۆی ئێمە هاوڵاتی کورد هۆشیار بین لەوەی کە خوانەخواستە ئەڵێن ئەمە خراپە بەکارینێنین ڕاستەخۆ برنجیشە خۆین گەرمی شەکەینەوە هیچیشمان لێ نایە بەڵام ئایا دوای چەند ساڵێک ئەم ئاساوارانەمان لێ دەرەکەی وەکو وتم ئێستا ئامارەکان کە بینی لە نەخۆشخانە ئەو نەخۆشی درێژخایانە بەشێکی هۆکارەکانی و بابەتانن کە گرنگیمان پێنەداوە. باشە دکتۆر زۆر جار لەناو خۆمانە هەڵی ئێتجاری وای ڕوویتۆ ماڵەوە زۆر جار مناڵەکەی برسێتی خۆتە برسیتە خواردنەکە دەرەکەی زۆر کەسەیە گەرمی ناکاتەوە بە ساردی خۆ باسی ئەوت کردوت ئەگەر بچیتە نەخۆشخانەکان و زۆربەی کەس هەڵێ سکمێرشێ ئەو خواردنە بە ساردی بەکارهێنانی کارێکی باشە یاخود چی؟ بە تایبەتی خواردنانی کە بە گرمکردن بە تایبەتی بۆ نمونە برنج بنەوە نەخێر بە هیچ شازەکە بێ یەک جا گەرم کرێتەوە بە پلەی گەرمی پێویستیش گەرم کرێتەوە کە لە سەروی 6 پلۆڤێ و برنجە گەرم کرێتەوە هەموو بەشەکانشی گەرم کرێتەوە بە هیچ شازێک بەو ڕێگە ساردی ڕێگە پێدراو نیە مەگەر لە هەندێک بابەتەوە نە زەڵاتەیەک تێیان شیرینیەک تێ لە سەلاجە کە پێویستی بە پرۆسی گەرمکردنەوە نیە بە دڵنیەوەتوانی بەکاری بەڵام باشترین ڕێگە بە پێ وکوتم ئەمانە بابەتی زانستین و ئەم بابەتانە لە ڕێی سێرچ و توێژینەوە کاری لەسەر کراوە باشترە بێ گەرم کرێتەوە. باشە ئێستا ڕێگایکی ئاسان هاتووەتە بەردەم وڵاتیان لەخوا بەزیابێ هەموو ئەمریکان دروست کردەوە بۆی کەیتر هیلاک نەبی بەدەستیەوە سا مایکرۆ هەیە لە مناڵەکانە پێویستە بە تەوا خوشت نییە هەر قاپەکە دەرێنەوەی خاتە ناو بە دەرەجەی 1 و 2 بۆی گەرمەکاتەوە ئەم گەرمیەتەن دروستە؟ ئەوش بابەتێکە وەکوتم لەو باشترە گەرمی نەکەیتەوە ڕێگەی کە بەکارین ڕەنگە هەندێک زیانی هەبێ قسەی لەسەر بەڵام زۆربەی سەرچاوەکانش ئەڵێن بەکاری بێنە بەڵام بە مەرجێکە گەرمیەکەیتەوە هەموو بەشەکانی گەرم کاتەوە باوەزە ینی با بڵێن ڕوونتر بێ کاتێک کە گۆشتێکی گەزە بینین کە دوکانەکانە زۆر جارە و لیژنانی کارڕۆن وەکو جۆرێک لە گەرمی پێیان پێوەیە شتێکی تیژی پێی ئەیبەنە بەشی ناوی گۆشتەکە بۆ چونکە ئەبێ ناوەی شۆک و دەرەوە ببرشێت نابێت کاڵ بێت لە برمەسەلی گەرمکردنەوەی مایکرۆیڤشە هەمان پرەنسیپە یعنی ناکرێت ڕووی دەرەوەی برنجەکەت گەرم کردبێتە بەڵام ناوەی ساردێ هەموو پێکاتەکانی ئەو پلە گەرمی کە پێویستەوەری گرتبێت گەرم بۆ دەربین تێکەڵی بۆی ڕیکۆمێن دەکرێت زۆر جار لە هەڵگرتنی خواردنە ئەڵێ کە هەڵی ئەگری بۆ نە برنجەکە زۆر ماوەتەوە هەستەکەی بەشی دوو ژەمی تۆکە ئەڵێ پێویست ناگە هەمووی بەیەکەوە هەڵگری باشترە لە دوو کۆنتێنەری جیاوازە هەڵیگری لە دوو دەفری جیاوازە هەڵیگری بۆیە جاریکان ئەمە بەکاربێنی ئەم باشتریش گەرمە بێتەوە جاری دومی ئەوی کیان بەکاربێنی چونکە ناکرێ هەمووی پێکەوە گەرم کەیتەوە دوای جارێکتر بخیتەوە سەلاجە جارێکتر دەریبێنی تۆ گەرمیکرێت باشە لەسەر ئەو مایکرۆێ سەهەرتخوا پرسیارێکی زۆر گرنگە زۆر جار ئێمە ڕۆژانە گریکی بە پاکردنەوەی مایکرۆکەش ناین یعنی بۆ منە ئەمڕۆ خواردنێکە تێ کردووە گۆشتێکە ئەم گەرمی وای لێکات دڵۆپانن دروست بیانی بەناو مایکرۆکۆپ بمێنێتەوە بەیانی لەسی شلەیەکی پێگەرمەکەیتەوە ئایا تا چەند گرنگە کە خواردنێکم پێگەرم کردەوە بۆی زیانم پێنەگەێنێ بخاوێن بکرێتەوە جا خواردنێکی پێگەرم کەمەوە خۆی مایکرۆیڤ کە خواردنی تێک یەکسەر ڕیکۆمنتەکە بێ سەرەکەی داپۆشرا بێ ینی خۆی زۆر جار دەفری تایبەت بە خۆی هەیە بە هیچ شێوازی خواردن چونکە نابێت بەریکە ئەبێ خواردنێکی خێتە ناو مایکرۆیڤ خواردنێک بێ بە تەواتی ڕووپۆش کرابێ ینی بە کراوی ئەگە خواردن بخەین ناوەک مایکرۆیڤ ئەو کێشە دروستەکە ینی کێکەلەوانی بە هیچ شێوازێ ینی ئامۆژگاریمان ناکەن سەرچاوە زانستیەکان کە خواردن بەپێ داپۆشراوی دانرێ مەسەری پاکوخۆیانی بە دڵنیایەکێکە لەوە کارانە چونکە ئێمە لە سەلامەتی خواردنە هەمیشە ئاڵێنە بە خانمی ماڵەوە کاتێککە خواردن ئامادەکە ئەبێ دەستەکانی خاوێن بێت ئەبێ بێنجەکەی ئەو کانتەری کە لە سەری دروستەکە خواردن بێ بە هیچ شێوازێک نابێ ئەو تەختەیە کە سەوزەکەی لەسەر وردەکە هەمان ئەو تەختەیە بێ کە گۆشتە کاڵەکەشی لەسەر وردەکە چونکە ئەمانە هەم بابەتێکمانەی پێوترە کرۆس کۆنتامینێشن واتە گواستنەوەی با بڵێن ژەهرایی بوون یان پیسبوون لەم خۆراکە بۆ خواردنێکی تر هەرچۆن لە ناو سەلاجەیشە ئەبێ و خواردنانەی کە سەری دانە پۆشراوە لە شوێنێکا دانرێ لەگەڵ جیابێ ئاسا گۆشت دەڵێن لە بەشی خوارە دانرێ چونکە نەخوانە خواستە تکە بکە بچێتە ناو
ئەو خواردنانی کە دانە پۆشراوە چونکە ئێمانی خواردنمانەیە بە تایبەتی زەڵاتە ئێمە زۆرجار لە ڕێستۆرانتەکان تاو گرفتەمان هەیە زەڵاتە خواردنێکە ڕێدی تویتە یەکسەر تۆی خۆی هیچ گەرمکردنەوەیکی نییە بۆی بێت زۆر بە سەلامەتی حازر بکرێ ئەوێ بە هیچ شێوازێک ئەو کەوچک و قاپ و شتانەی کە لە خواردنێکی کاڵا بەکارهێنرێت بە هیچ شێوازی لەو خواردنانە بەکار نەهێنرێت کە تۆ یەکسەر بەکارێنی توی خۆی زۆر باشە دکتۆر ئێستا مادام باسی دووبارە بەکارهێنانەوەی هێندێک لە خواردنەکان ئەکەین بۆ نمونە سەرکە کە باسی مایکرۆوەی کرد ئێستا ئەڵێن برنج نابێت لە مایکرۆوەیە گەرم بکرێتەوە هێلکە نابێت گەرم بکرێتەوە یان بۆ نمونە ئەڵێن هەندێک لە خواردنەکان نابێت ئەسڵەن دووبارە تۆ بەکاربێت بۆ نمونە ئێمە ئێستا هەمانە زەڵاتە هێلکەی تەیەکەی زەڵاتە هەیە پەتاتەت کوڵانووە پەتاتەکەی تێ ئەکەی بەڵام ئەو کاتە نایخۆی دانی لە سەلاجەکە دواتر ئەیخۆی بە ساردی ئەڵێن ئەمە باش نییە چون گێرم ناکرێتەوە بە قسەکەی جەنابەت ئەو میکرۆبانی کەتیایەتی بە گەرمکردنەکە لە ناو ناچێت گەشەی کردو بەڵام تو هەروە بەکارێت ئەمانە چێسە هەندێک ئینستاگرام و شتام شتاناڵن خەڵکیان زۆر ترسانەوە خۆی ئەمە بابەتی بە شتێک زۆر ڕوون بێ ئێمە بۆچی شتەخینە سەلاجە و ئەتوانین بۆ 3 ڕۆژ 4 ڕۆژ پارێزگاری لێ بکەین شتێکی خینە فرێزەرەوە یان با بڵێن خواری پلەی سفرەوە ئەتوانین بۆ 2 مانگ پارێزگاری لەکەین پەیوەندی بۆ پلە گەرمیەوە ئێمە دوو شتمان هەیە ئەنزیممان هەیە لەگەڵ مایکرۆۆرگانیزم کە بەکتریاکان تاان ئەمانە پێویستیان بۆی گەشە بکەن پێویستیان بە چی پلەیەکی گەرمیە پێویستیان بە پلەی گەرمی سەروی پێنجەوەی هەتاوەکو پلەی گەرمی چەند 60 لەم پلە گەرمیە ئەو شوێنێکەوان حەزیان لێتی زۆر بە خێرایی گەشەکە کاتێکی خیتە سەلاجەوە گەشەی ئەمانە خاوەکەیتەوە کە خاو کردەوە ئەتوانرێت لە ماوەی یاڵێ سەلاجا چەند ڕۆژێک بۆ 3 ڕۆژ ئەبێم خواردنە بەکاربێن چونکە ئەگەر مایکرۆۆرگانیزمیشی تا بۆ بێت گەشەی خاوە ناتوانێت پێی جۆری سەلاجەکە من ناگۆڕێ هەندێک لە کەسەکان ناڵێوە بۆن و نەخواردن میوەم کردوتە سەلاجەکە و زوو تێکەچە کەسی وایڵە سەلاجەکەمان نەگا بۆ پلێ ئەو گرفتمانێ بەتایبەتی لە ئێستا بەتایبەتی لە وڵاتێک و عێراق لە وەرزانێک کە گەرمن زۆربەی سۆرجی سەرچاوەکان ڕیکۆمەند ناکەن لە سەلاجەیە بۆ ماوەی 1 ڕۆژ زیاتریش هەڵگریتەوە چونکە گومانەکرێتەوەی کە ئەم سەلاجێ لەو پلە گەرمی کە پێویستە بەڵێ ئەبێت چونکە نابێت لە با بڵێن زۆربەی سەرچاوەکان ئەڵێن نەبێت کەمتر بێت لە 4 وڵامی پرسیارەکەم با لە بەڕێز وەربگرم بۆ نمونە کامێک لە خواردنەکان هەیە دووبارە نەیخۆین هێلکە پەتاتە ئەمانە ئەگەر لە زەڵاتە بێ گەرم هەر نابێت گەرم بکرێتەوە بە هیچ شێوازە باشتر وایە یەکسەر بەکاربێنرێ وەکو وتم باشتر وایە زەڵاتە ئەوەندە بکەین کە بەکاریبێن ئەگەر سێریکەن لە ڕیکۆمەندی زۆربەی سەرچاوەزانێتەکەن بۆ ڕیستۆرانتەکانیش ئەڵەن زەڵاتەکە بێت لەمای ئەو ڕۆژە بەکاربێنرێن نابێ هەڵگیرێتەوە بە ڕۆژی دوای بەڵام تۆ پەتاتێکی کردووەتە ناو زەڵاتەوە ئەی بەدڵنیەوە گەرم ناکرێتەوە پەتاتش یەکە لەو مادانی کە بە خێرای مایکرۆۆرگانیزم وەرەگرێ ئەنزیمەکان تیا چالاکە بن بەخسی ترین نمونە پارچەی پەتاتە بشکێنەوە 1 دقە لەسەر کاوانتەرەکە جێوڵ یەکسەر ڕەشەبێتەوە چونکە ئەنزیمەکان زۆر ئەکتیڤنتەیە دێمە تەفاعول یەکمانەیە ڕێئەکشنێکمانەیە کە پێوتری ڕێئەکشنی میلاد یەکسەر ڕەنگەکەی گۆڕێ لە سێوە هەمان حاڵەتمانێ کاتێک خانمی ماڵەوە کە سێوێک ئامادەکە بۆ مرەبایەک ئەگەر بێت ئەم سێوە نەکاتە ناو ئاوی لیمۆ وایە یەکسەر ڕەشە بێتەوە بۆ پەتاتێش هەمان حاڵەتمانێ بۆی ئەوە ڕوونەدا بۆی بە پێی جۆری خواردنەکانە گۆڕێ بە هیچ شێوازێک ئێمە ڕیکۆمەندی هێلکە ناکەین گەرم بکرێتەوە جارێکتر هێلکە شتێک نییە تۆ یعنی هێلکەیەک ئەکۆی هەر بێ بیخۆی خۆناکی بە 2 پارچەوە نیوی هەڵگری بۆ بەڵام پەتاتەوە جار بۆ مناڵ دروستەکە منێت و یان فینگەر دکتۆر ئەسڵان بۆ مناڵ هەبیریشی لێمەکەنەوە مناڵ زۆر ناسکە بەڵێ مناڵ باشتر وایە خواردنی تازەی بدرێتێ بۆ ئەوەی بتوانێت چونکە مناڵ کەم خۆرە ئێمە وتم خۆراک بۆ خۆین بۆی بتوانین سوود لە پێکاتەکانی وەرگرین کە کاتێ سوودی لە پێکاتی پێویستی خۆراکەکە پرۆتین و چەوریەکان و کاربۆیدرات و ڤیتامین و کانزاکان وەرنەگری کاتە گرفت دروستە بێت کاتی خواردن کە ئەمێنێتە کواڵەتی دابەزێت یعنی خۆ زۆر جاوکو وتم ئەی خۆی سەلامەتی بەڵام کواڵەتەکەشی دابەزێت بە تایبەتی مناڵ کەسانی بەتەمەن ئافرەتی دووگیان ئەو کەسانی کە کێشەی ئەوانەی کە کێشەی بەرگریانێ ئەمانە بە هەموو شێوازەکەی بە دوورکەونەوە لەم حاڵەتان بۆی خوانەخواستە گرفتیانمە دروستە هێلکەش یەکسەر دروستەکرد ئەخورێت من یەکێکم لەو کەسانی کە خۆت باشە زانیە کە خۆرێکی باشم بە کوڵایی دکتۆر لەگەڵ ئاڤۆکادۆ بە ئایتر بۆ خۆمەی خۆم یەکسەر بەس بە هێلکەم نەبیستۆ لە زەڵاتە ئەمە تازە بوو کرد ئێستا دنیایەک جۆری زەڵاتەمانەیە باشە دکتۆر بینە سەر گۆشتامانیەکان چ گۆشتی سوور بێت چ گۆشتی مریشک بێت با دووسێ پرسیار بکەین زۆر کەسێ ئەڵێ و گۆشتی کە تۆ خێزانێکە چ لە لای مریشک فرۆشەیە کڕێت ئەڵێ بەکارهێنانی ڕاستەخۆ خراپە ڕێنمایی تۆ چییە؟ هەندێک کەسی خاتە ناو سەلاجەوە فێنکەروی بۆ ماوەیەکە لە با تۆزێک ئەم مریشکە بمێنێتەوە ئەنجا بەکارێنێ
یەکێک لەو ئەمە دووەمیشان بۆ بەکارهێنانی گۆشت و لەگەڵ شۆردنەوەشە ئایا مریش پشۆرێتەوە باشە گۆشت پشۆرێتەوە باشە یاخۆندێک کەس هەڵێنا گۆژ ناشۆم و یەکسەر لێنێ ئەڕێنمایمان بەرە لەسەرەوە خۆی مەسلەی هەڵگرتن و پاراستنی لە سەلاجیان بابەتێکە پەیوەندی بە کواڵەتی و شێوازی جوانی گۆشتەکەەوەیە لە هەردوو بابەتەکە هەمانەتوانرێت بەکاربێنرێت هەندێک سەرچاوی شەڵەن باشتر وایە بۆ مای 4 ساعت لە سەلاجای پارێزگاری لەکی باشان بەکاریێنی تام و چێژی خۆشترە ئەمە یەکێکە لەو بابەتانە بە نسبەت ئەوەی تری شۆردنەوەکە و ئەویش هەر هەمان بابەت یانێ قسەی لەسەر هەندێک ئەڵەن سەرچاوڵێ بشۆرێتەوە لە سەرچاو بۆی هەست ناکەم لە هیچ چانەگرفتێ دروست باشە باشە دەستەکانە خۆش بێ زۆر 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 سپاس دکتۆر محەممەد فاروق بۆ زانیاریەکانی بەڕێزت کاتە لە هەمووی باشتر ئەوەیە بە ئەنازی خۆمان خواردن دروستکەن دڵنیاش بینەوە میوانەکە دێدیانە هەنێک جار ئەوەش دێ بەسەرمانە بۆ نمونە شتێکی بۆ دروستە بەیان هەڵی وەشانەوەەوە ئێمە خواردنەکەمان دروست کردەوە باشترە بزانین بۆ چەند کەس خواردن دروستەکە بۆی کە بە تازە بیخەین زۆر زۆر سپاس سەرکەوتوو بن.